دیارە ئێمە زیاتر لە 3 مانگە خەریکی خۆ ئامادەکردین بۆ قەدەغەکردنی وەرزی ماسی تاوان ئامادەکاری دەوێت هەموو ئامادەکاریەکانمان ئەنجام داوە هەرچی پێداویستیە هەرچی پێویستێک بیتن ئامادەمان کردووە هەوڵی زۆریشمان داوە بۆ ئەوەی ئەو سارەکە بە تەواوەتی قەدەغەی وەرزی ماسی جێبەجێ بکەین چونکە خەتەرێک لەسەر ئەو بەحرە هەیە کە ئەو بەنداوە گەورەترین بەنداوە لە هەرێمی کوردستان و باشترین سەروەتی سامانی ماسیدا دەندرێت لە هەرێمی کوردستان خەتەری لە ناوچوونیشیدا هەیە بەهۆی ناڕێکی لە ڕاوکردن وەکو لە پێشووتر بە هەزارەها ڕۆژێ تۆڕی ماسی دەکەوتەوە لەو ڕۆژانە جەولەیەکی مەدانیمان کرد ڕاوچی هەیە ڕۆژەی یەک دانەماسی گرتێت چەند کەسێک یەک دانەماسی گرتووە بۆ ئێمە داوا لێرەوە لەو برا ڕاوچیانە دەکەین کە هاوکارمان بنەوانیش بە هەمان شێوە چکاوەی ئێمە دەی پارێزینەوەمە کۆی دەکەینەوە بۆ ئەوانە سپینەکە ئەوان لە بەرهەمەکەی دەخۆن و سامانێکی نیشتیمانیشە دەمێنێتەوە بۆ ئەم بەبەستە ژەمە زیاتر لە 14 خاڵی سابتمانداناوە هەروەکو یەکێک لە خاڵەکان ئەوەیە ئەو کابینەش هەر تایبەت بۆ خۆم و بۆ ئەفسەرانمانداناوە کە بەردەوام لە دەم ئەو دەریاچە دەبین و دەمێنینەوە هەتاوەکو سنووری قەڵاز و پشدەر خاڵی جێگیرمان لێداناوە لە سنووری ڕانێش 7 خاڵی ترمانداناوە کە هەمووی دەکاتە 14 خاڵ جگە لە کۆمەڵێک ئەفسەر ئێمە بە بەردەوامی لەگەریاندا دەبین دا هیوادارین خەڵکیش کە دێ بۆ سەیران و بۆ گەشت بە هەمان شێوە ئەوان شەر قولاب و تۆڕ و هەندێک لەو تەرتیباتانە نەین چونکە لەو کاتانەدا ماسی نزیک دەکەوتەوە بە تاکید ئەمە پێما خۆشنەی زراعەتیان لەگەردا بکەین بەڵام ئەگەر بێت و هەڵبستن بە هەر جۆرە ڕاوێک ئەمە ڕوبەڕوو یاسایان دەکەینەوە دەدرێن بە دادگا